بچی چارەسەری حەسادەت کەین ئەوە من حەسادەت لە منە هەیە چۆن چارەسەری کەم دووشت هەیە ئەبێ ئینسانی مسلمان بە عیلم زانست لەگەڵ عەمەل و کردەوە ئەبەم دووشتە عیلمەکە بزانین چییە یەکەم ئەبێ هەموو مسلمانێک کە ویستی حەسادەت بەرێ ئەم کەلیمەیە بێنێتە پێش چاوی خۆی کە تۆ حەسادەت بە کەسێک ئەبێ هیچ سوودێ بە تۆ ناگەیەنێ قەت نەبووە کەسی حەسوود مڵکەکەی ئەو کەسە بێ بۆ ئەم آخر حەسوود چۆنە ئەمە حەسادەتمان هەیە لەگەڵ ئێرەیی با بڵێم کە لە زمانی کوردیا کراوە بە ئێرەیی لەگەڵ وشەی غیبتە غیبتە جیاوازە حەزەکەی مەسەن فڵان کەس نیعمەتێکی تۆش هەت بێ وەکو ئەوە ناکاتە حەسادەت لە کوردیا بە چی معنای لێک دراوەتەوە حەسادەت معنای لێک دراوە بە ئێرەیی یعنی نیعمەتەکەی ئەو بێ بۆ ئێرە کە قەت نایە بۆیە ئینسان ئەگەر علمی هەبێ زانستی هەیە بۆی کە قەت ئەم نیعمەتەی کەسێکی تر بەهۆی حەسادەتەوە بۆ ئەم نایە ئەگەر نیعمەتەکان بەهۆی حەسادەتەوە نەقڵ بوو نایە کەس هیچی نە ئەمە بۆیە ئەفەرمێ ئیمامی غەزالی ئەفەرمێ زۆر ئاگات لەم خاڵە بێ هەمیشە ئەم زانستە لە دڵ تا بچەسپێنە کە بەهۆی حەسادەتەوە هیچی دەست ناکەوێ بەس خەسارەتمەندی و گوناهە دەسەکەوێ ئەگەر نا بەهۆی حەسادەتەوە یەک شتی کەسێ بۆ کەسێ نەقڵ ناب ممکنە زەرر لە براکەت بدەیت و گوناهبار بی لەسەری ممکنە زەوالی نیعمەتەکەت لەسەر براکەت ببێ بەڵام نیعمەتەکە قەت بۆ تۆ نایە بۆیە ئینسانی ئیماندار ئەبێ ئاگای لە دڵی بێ هەمیشە ئەم علمە لە ناخیا بێ اینجا دووهەم ئەبێ ئاگای لێ بێ کەسی حەسوود هەمیشە غەمبارە چاوی شۆڕە سێری نیعمەتی ئەمەکە نیعمەتی ئەوەکە کە نیعمەتەکە بۆ ئەم لای ئەم نایە هەمیشە دڵی تەنگە غەمبارە سێهەمین دانە ئەبێ ئاگای لێ بێ بە هیچ شێوازێ کەسی حەسوود نابێتە گەورە ئێمە لە هەندێک لە سیارەکان وسراوە الحەسوود لا یەسوود زۆرمان وا لێکێنەوەڵێن یعنی حەسوود سوودی نییە وانە بەس ئەو مەسەلەوە هەنیە یعنی الحەسوود لا یەسوود نابێتە سەید ئەوە لە سادەوە هاتووە سادە یەسوود یعنی الحەسوود لا یەسوود یان ئەڵێ وا ئەخوێنرێتەوە یا ئەڵێ الحەسوود لا یەسوود یا وا ئەخوێنێتەوە الحەسوود لا یوسەود حەسوود ناکرێتە سەید و گەورەی خەڵک قەت ناکرێتە گەورە خەڵک ناتوانێت بیکاتە گەورەی خۆی یان هەر حەسوود خۆی بۆ خۆی نابێتە سەید و گەورە هەمیشە بچووکە ئەمانە لە ڕووی زانستەوە ئەگەر ئینسان لە دڵیا بچەسپێ هەمیشە سیر کە حەسادەتی بر هەسکا بە بچووکی خۆی کە مسلمانێک تۆ ئێرەی پێ ئەبەی هەسکە تۆ بچووکی بەرامبەری غەمبار ئەبی اینجا هیچ سوودێ بە تۆ ناگەێنێ وەڵاهی غەمباری لە مەسەلەی حەسوودیە ئەڵێ دوو کەس شەڕیان بوو یەکێکیان زۆر ڕقی لەوی تریان بوو ئەڵێ تیرروکەوانێکی باشی پێ بوو ئەڵێ تیرروکەوانەکەی بە هەموو قەوەتی خۆی ئەوە کرد کە بیداولە بەرامبەری ئەڵێ تیرەکە لە دەستی تر دەرچوو چوو بە چاوی خۆیان ئەڵێ چاوی کوێر بوو ئەوش لە بەرامبەری وەستا بوو ئەڵێ زۆر ڕقی زیاتر هەستا بەخۆ بەدەستی چەپیش تێ ئەگرم ئەڵێ بەدەستی چەپیش تێگەر یا لە چاوی دووهەمی ئەڵێ چاوی دووهەمیشی کوێر کرد ئەڵێ زۆر هیلای بوو وتی شەر بێ بە کوێریش بێ هەر تێگرم ئەوەی ڕق لێ بوو ئەڵێ ئەم جارە کێشای بەسەری خۆیە ئەڵێ لە بەرامبەرەوە دژمنەکە هیچی لێ نەهاتبوو هەمووی بۆ سەر خۆی گەڕایەوە حەسادەتیش ئاوایە هەموو ئینسان بۆ خۆی ئەگەڕێتەوە ئینسانی مسلمان بێ دڵی زۆر نەزیی بێ زۆر پاک بێ لە ڕووی علمەوە ئاگای لەمە بێ لە ڕووی عەمەلەوە هەمیشە بزانە بگەڕێ کە حەسادەتت بە کەسێ برد خەلەلێک هەیە لە نیعمەتێکە لە تۆ بەرزترە ڕقلێتی لەسەر مەسئلەیە بڕۆ بزانە چییە هۆکارەکە ئەو هۆکارانەی کە باسم کرد بیدۆزەرەوە عەکسەکەی باسکە لە ناو خەڵکە بنمونە سێرەکەی ڕقلێتی دڵە پڕکە لە خۆشەویستی بۆ ئەو مسلمانە ئەو ئیماندارێکە وەکو تۆ نە مەسەلەی ڕق نییە ڕقت لێی نییە سێرەکەی کێشەیەک لە بینتانە ڕووی داوە ئەمە بۆتە هۆکاری ئەوە هەوڵ بدە گەردنی ئازاکە دوعای خێری بۆ بکە هەوڵ بدە خۆشەویستی دوعای خێر ثەنا باسکردنی لە ناو خەڵکە اینجا هەمیشە زمانی کەسی مسلمان ماشاءالله بەسەرەوە کە نیعمەتی ئەبینێ ماشاءالله تەبارەکە الله خۆی گیان سوپاس بۆ تۆ ئەم نیعمەتت داوە بەم برایەم